نوێترین زانیاری لەبارەی موچەی مانگی لێی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکرێت. ناکۆکی کورد لەسەر پۆستی سەرۆک کۆمار بەردەوامە. شیعە و سوننەش کاندیدەکانی خۆیان یەکلایی دەکەنەوە. بە ئاگاداری ئەمریکیەکان پارتی و حەلبوسی هەوڵی لێکنیوجیت بوونەوە دەدەن. فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕوانی موچەی مانگی دەکەن. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم دەڵێت هەموو ئامادەکاریەکیان بۆ ناردنی 120 میلیارد دینارەکە کردووە. هاوکات کاندیدێکی دەرچووی پەرلەمانی عێراقیش دەڵێت هەموو ئامادەکاریەکان کراوە بۆ ناردنی 120 میلیاردی داهاتی ناوخۆ بۆ بەغدا. هەرکات بەغدا دەست بەرەکارەکانی ناردنی پارە بکات بۆ هەرێم، ئێمەش داهاتی ناوخۆ دەنێرین. لای خۆشیەوە جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق و کاندیدی دەرچووی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ڕایگەیان ئەگەر هەرێمی کوردستان زوو 120 میلیارد دینارەکە بنێرێت پێشسەری ساڵ بەغدا موچە بۆ هەرێمی کوردستان دەنێرێت. چاوەڕوان دەکرێت ئەمڕۆ پێکاتەی سوننە و سپەینە شیعە کاندیدەکانیان بۆ پۆستەکانی سەرۆکی پەرلەمان و سەرۆک وەزیران یەکلا بکەنەوە. لە کاتێکدا ناکۆکی و دابەشبوون لەناو پێکاتەی کورد لەسەر کاندیدی سەرۆک کۆمار بەردەوامە. ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سوننەکان ئەمڕۆ کۆ دەبێتەوە بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆکی پەرلەمان کە لە نەریتی سیاسی نوێی عێراقدا ئەو پۆستە بە پشتی ئەو پێکاتەیە دیاری کراوە. چاوەڕوان دەکرێت ئەمڕۆ پێکاتەی سوننە و سپەینە شیعەکان کاندیدەکانیان بۆ پۆستەکانی سەرۆکی پەرلەمان و سەرۆک وەزیران یەکلا بکەنەوە. لە کاتێکدا ناکۆکی و دابەشبوون لەناو پێکاتەی کورد لەسەر کاندیدی سەرۆک کۆمار بەردەوامە. بە گوێرەی لێدوانی سەرچاوێکی بەرپرس لە پارێزگای ئەنبار مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوەیەکی گرنگ بە بەشداری وەفدێکی باڵای ئەمریکی لەگەڵ کۆمەڵێک سەرکردەی دیاری کورد و سوننە کردووە. ئەو سەرچاوەیە ئاماژەی بەوە کردووە ئامانجی سەرەکی کۆبوونەوەکە بریتی بووە لە چارەسەرکردنی ناکۆکیەکان لە نێوان لایەنە سیاسیەکان و یەخستنی هەڵوێستەکان وەک هەنگاوێکی پێشوەختە بۆ پێکهێنانی حکوومەتێکی نوێ و کارا لە بەغدا. سەرچاوەکە ئەوەشی وتووە شاندا ئەمریکیەکە بە هەماهەنگی لەگەڵ بارزانی هەوڵی داوا بۆ چوونە جیاوازەکانی نێوان هێزە کوردی و سوننەکان بگونجێنێت.